ئەو بزنزەی کە هونەرمەند پێئەژێ ساڵای موزیکە ڕاستە وایە ڕاستە بەڵام ئەگەر لە پاڵەو ئیشێکی باشتر هەبی و داهاتەی باشتری هەبی ئێ بە ئەکەیدی لای موزیکەکەی ناکەن سمەوی یەکەم لۆ ینی خۆ هەز دەکەی لای میوزیک سی لێستان دێەوە خۆی ئەزانی کۆمەمسا هیچ ئیشێک مەسەلەن زۆر زار مۆزوع ئەم باس کردیە هیچ ئیشێک لە لای موزیکی خۆشتر نییە بەڵێ لۆ من خۆشە متعین ڕەنگە زۆر فەنان هەبی لێوە ڕز ببی بڕێ وڵا هەموو لێوە ڕز بوویمە سەن هەموو ڕۆژێ کەلعادە یەک بابەت هەیە مەسەلەن لە یەک بازنەی بخولێەوە ڕەنگە نەخۆش بی بەڵێ بەڵام لۆ من نوێگەری هەیە شتی باش هەیە فەیسی نوێ هەیە هەموو ڕۆژێ ینی شتی باش پێشکەشەکەین گروپەی باشم لەگەرە لە خوای بەزیاد بی بەڵام لە هەمان کاتیشداگەیشی باشتر هەبی وڵا و داهاتەی باشتری هەبی و بزنزەی باشتر هەبی باکی ڕەنگە بزنزە باشترەکەی بکەم لە لای موزیک بەڵام لە پاڵەوەی دەستبەرداری هونەر نەبم